ئەم کاتەدەم باش دوای ئەوەی شەوی ڕابردوو گرژی لە نێوان هێزێکی سەر بە سوپای عێراق و هێزێکی پێشمەرگە لە سنووری قەرەتەپە ڕوویدا پێشمەرگە و سوپای عێراق بۆ چارەسەری گرژیەکانی نێوانیان کۆ دەبنەوە. پەیامنێری NRT لەو سنوورە ڕایگەیان بەرپرسانی پێشمەرگە و سوپای عێراق لە گوندی قرەیاتاقی سەر بە ناحەی قەرەتەپە لە کۆبوونەوەدان بۆ چارەسەرکردنی ئەو گرژیانەی دوێنێ لە نێوانیان دروست بووە. وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیان لەسەر مەسەلەکانی دەستور و ڕاپرسی ڕای جیاواز لە نێوان پارتی و یەکێتیدا هەیە و دەشڵێت ئەگەر تەوافق لەسەر دەستور نەکرێت ئەوە دەیخەنە ڕاپرسیەوە. جعفەر ئیبراهیم سەبارەت بە کێشەکانی بەردەم پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە ڕۆژنامەی ڕووداوی ڕاگەیاندووە بۆ ئەوەی کێشەی سیاسی لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت دەبێت ئەم هەرێمە ببێتە خاوەن دەستور. یەکێتیش لەسەر گەلێک مەسەلە لەگەڵ پارتی هاوڕان، بەڵام لەسەر مەسەلەی دەستور و ڕاپرسی بۆ چوونی جیاواز هەیە. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە بڕیار و ڕاستپاردەکانی ڕابردووی 1 ساڵی تەمەنی کابینەی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتەوە. بە پێی هەواڵێکی ماڵپەڕی فەرمی حکوومەتی هەرێم، ئەنجومەنی وەزیران ڕۆژی یەکشەممە لە دانیشتنێکدا بڕیاریدا کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی وەزیران تایبەت بێت بە پێداچوونەوە بە بڕیار و ڕاستپاردەکانی ڕابردووی 1 ساڵی تەمەنی کابینەی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی هەڵسەنگاندنی کارەکان و دەستنیشانکردنی خاڵە ئەرێنی و نەرێنیەکانی 1 ساڵی ڕابردووی حکوومەت. سەرچاوێکی باڵا لە وەزارەتی نەوتی عێراق ڕۆژی دووشەممە ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ بڕێکی نەوتی ڕادەستی بەغدا نەکردووە سەرەڕای ئاسایبوونەوەی پەیوەندیە سیاسیەکان و ڕێکەوتن لەسەر چەند خاڵێک لە ناویاندا پرسی نەوت و گاز. سەرچاوەکە بە تۆڕی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە چاوەڕوان دەکرێت حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوت ڕادەستی بەغدا بکات، بەڵام تا ئێستا هەرێم هیچ بڕێکی نەوتی ڕادەستی بەغدا نەکردووە. پەروین بۆڵدان هاوسەرۆکی کوتلەی پەرلەمانی پارتی ئاشتی و دیموکراتی بەدەپە لە پەرلەمانی تورکیا ڕایگەیاند یەکەم جار عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەری زیندانیکراوی پەکەکە لە دوورگەی ئیمرالیەوە بیرۆکەی ئەنجامدانی دانوستانی خستەر و لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیادا. بە پێی هەواڵی ئاژانسی جیهانی تورکی، پەروین بۆڵدان لە بەردەم لایەنگرانی حەزبەکەیدا لە ویلایەتی قارس ڕایگەیاندووە ئۆجەلان 6 مانگ لەمەوبەر بۆ یەکەم جار بیرۆکەی دانوستانی خستەر بوو. ئەیاد عەلاوی سەرۆکی دەستی عێراقیە ئەمڕۆ داوای کرد لێکۆڵینەوە لە کوشتنی مازن ئەبوکەلەل بەرپرسی بزوتنەوەی وفاقی نیشتیمانی لە کەرکووک بکرێت. ڕاشێکیان تا ئێستا 18 کاندیدی بزوتنەوەی وفاقی نیشتیمانی کوژراون. لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە تیرۆرکردنی مازن ئەبوکەلەل لە کەرکووک بە تونترین شێوە ئیدانە دەکەن و بەوتەی ئەو هەوڵێکی ڕوون هەیە بۆ بێدەنگکردنی دەنگە ناڕەزایەکان دژ بە ستەم و گەندەڵی و دەسەڵاتخوازی. پەرلەمانتارانی عەرەبی کەرکووک لە پەرلەمانی عێراق داوایان لە پێگاتەی عەرەبی شارەکە کرد کۆنگرەیەکی هەڵسەنگاندن ساز بکەن بۆ پێداچوونەوەی سەرجەم مەسەلەکانی کەرکووک، چونکە ڕێکەوتنی ئەم جاری نێوان هەولێر و بەغدا دەربارەی سنووری ئیداری پارێزگاکان زۆر مەترسیدارترە لە جێبەجێکردنی مادەی 140 دەستور. شاد و بەختەوەر بن.